بۆ باسکردنی هۆیەکان و چارسەرکردنی ئەم دیاردەیە ئیرادمەند و شەرسان ئەحمەد نووسەر و ڕۆژنەمەنووسی بواری مافی ژنان و بەپرسی ئۆفیسی یەکسانی جەندەر لە دیوانی پارێزگای هەڵەبجە لەگەڵماندایە. ئەم کاتت باش ئیراد خانم، دەمووی بزانم یانی خراپترین شێوەی هەڕاسانکردنی خانمان لە چی یاخۆ دەبینین؟ بەڵێ ئەم کاتتان باش، سوپاسانەکەم. ڕۆژی 8 مارس لە سەرجەم ژنانی دانیشتوانی هەساری زەوی ئەەکەم هیوادارم کە بە ئامانجەکانی خۆیان بگەن. بەنسبەت هەراسانکردنەوە ئێمە زانین کە دۆزی هەراسانکردن کەیسێکی جیهانیە و بەپێی سیستەم و یا مەنزومەی سیاسی وڵاتەکان توانیویانە خۆیان ئەم سیستەمە ڕێک بخەن بۆی دەستیان هەبێ لە کەمکردنەوەی دۆزی هەراسانکردنە. بەڵام وەک تێبینی ئەکرێ ئێمە لە هەرێمی کوردستانە بەداخەوە کە زۆر داتاکان لاوازن لەسەر ئەوەی کە جۆرەکانی هەراسانکردن دیاری بکرێ، بەڵام بەپێی و داتانی کە ئەنجومەنی کاروباری باڵای خانمان لە ساڵی 2022 ئەنجامی داوە، لە ڕاپرسیەکی زۆر لە ژنان بەشداریان کردووە کە لە 66 ژنان لە ترسی هەراسانکردنی هەموو جۆرەکانی هەراسانکردن بە تایبەتی ئەتوانین بڵێن هەراسانکردنی سێکسی ژنان ناوێرن بێنە ناو کەرتی کارکردنەوە. بە تایبەتی بەداخەوە کەرتی تایبەتمان هەیە لە هەرێمی کوردستان. کەرتی تایبەت ئەتوانین بڵێن زۆر لاوازە لە ژێر چاودێری سیستەمی ڕقابەیان سیستەمی چاودێری. ئەمە ژوای کردووە کە ژنان نوێنەرەتیکردنیان لە کەرتی تایبەتە لە کەرتی کارە کەم بێت بەهۆی ئەوەی کە بەهۆی هەراسانکردن توانین بڵێن کە زۆرترین زیان کە ژنان لە هەراسانکردنەوە بەربەریانەکەوێت لە کەرتی ئابوووریە. ژنان ناتوانن بێنە ناو کاری مەیدانیەوە. باشە ئیراد خان، دەمیست باسی چونکە ڕاپۆرتەکەمان بینی هەمویان باسی یاسا دەکەن. یاسایەک هەیە ڕێگری لەم دیاردە بکە بۆ نمونە لە هەرێمی کوردستان یان لە عێراقیان لە وڵاتانەی ئەو ناوچەیە؟ تا ئێستا یاسایەکی تایبەت بەوە نییە کە لە دادگاکانە یاسایەک هەبێت تایبەت بێ بە یاسای هەراسانکردن. ئەمەش وای کردو بۆ خۆی ئەم نەبوونی ئەم یاسایە کۆمەڵێک تەمومش بەکۆڵێ لە کاتی تۆمارکردنی کەیسەکانە هەبێت بە دڵنیاوە بەهۆی نەبوونی یاسایەکی تایبەت بە تایبەتی یاسای کار یان هەراسانکردن لە شوێنی کاردا یان بە هەمان شێوە لە ناو خێزانیشدا لە حاڵەتەکانی بوونی هەراسانکردنە. ئەمانە هەمووی کاریگەری نیگەتیفی کردوتە سەر دەرکەوتنی ژنان بە تایبەتی لە بازاری کارە، چونکە زۆرترین هەراسانکردنی ئێمە ئەزانین لە دەرەوەی هەراسانەکان بۆ ژنان لەبەر ئەوە بەو شێوەیە ئەبینین هەراسانکردن بەهۆی ترسانە ناوزڕاندن و کۆمەڵێک کەیسی تایبەت بە پارێزگاریکردن پارێزگاکردن لە ناموز لە کۆمەڵێک شت ژنان ناتوانن ئەم کەیسانە تۆمار بکەن. ئەمەش بۆ خۆی بۆتە هۆی گرفت لە دەرکەوتنی داتاکانە. گرفتەکەش لەوەدایە کە زۆربەی خانمان وەکو خۆت گوتت زۆربیان ناتوانن یان نانەوێت بێن و باسی هەراسانکردنی خۆیان بکەن کە لە راپۆرتەکەدا بینیمان خانمێکی ئەندام پەرلەمانی پێشوو دەڵێ خانم نییە کە تووشی هەراسان نەکری. بەڵام دەمیست ئیراد خانم پرسیارەوە بکەم، ئەگەر یاسایەک پێشنیاز بکرێ داوای چی دەکە و چۆن دیاری بکرێت کە یەکێک پیاوێک یان کەسێکی تیکە هەر کەسێک خانمێکی هەراسان کردووە چ جزایەک بۆ دیاری بکرێ؟ بەڵێ بەنسبەت وەکوڵێ دیاریکردنی یاسایەک ئەم یاسایە پێویستەکەوە بە تایبەتی لە یاساکانی لە یاسای کاردا، چونکە ئێمە بەڕاستی یاسای کار لە هەرێمی کوردستانە پابندکردنی زۆر لاوازە بە تایبەتی کەسانی بەرپرس لە کەرتی تایبەتەوە وەکو بڵین بەرپرسەکان زۆر ئیلتیزام ناکەن بە یاساکەوە. یەکەم شت گرنگەکەوە بۆ ئەوی ئەم یاسای بچێتە بواری جێبەجێکردنەوە پێویستەکەەوە کەسانی بەرپرس لە کۆمپانیاکانە لە کار لە کۆمپانیا پیشەسازیە گەورەکانە ئەمانە ئەبێت ئیلتیزام بکرێن بە پابندبوون بە یاساکەوە. ئەویش طبعاً ئێمەمانوێت لە پەرلەمانی کوردستانە ئەم یاسای ئیقراری بۆ بکرێ. دواتر زەمینە سازی ئەم یاسایە لە جێبەجێکردنی لە ئەرزی واقعە ئەوە بۆ خۆی گرنگە بە تایبەتی بۆ ئەوی بتوانرێت کۆمەڵێک میکانیزم دابندێ کۆمەڵێک میکانیزم دابێ بۆ ژنان بۆی بتوانن چۆن هەراسانکردن بوونی هەراسانکردن لە حاڵەتی بوونیە چۆن تۆمار بکرێ. ئەمەش وەک چۆن ئەبینین کە ئێستا بۆ یاساکانی
تیژی خێزانی کۆمەڵێک میکانیزم دیاری کراوە لە ڕێگەی پەیوەندیکردن تەلەفۆنەوە بێ لە کۆمەڵێک شت دیاری کراوە بووی ئەم ژنانە بتوانن بە ئاسانی دەستیان بگا بەو ناوەندانی کە پێویستیان بە هاوکاریە. بە هەمان شێوەش پێویستە میکانیزمی زۆر تایبەت بگیرێتە بەر بۆ ژنان لە کاتی بوونی یان سەرهەڵدانی هەراسانکردن. ئیتر ئێمە زانی ئەو هەراسانکردنە لە کەرتی تایبەت بێ لە کەرتی گواستنەوە بێ، چونکە بەڕاستی بوونی هەراسان کارەکاتە سەر جوڵەی جەستەی ژن و ئاکا کە ژنان زۆرترین لە ماڵ بمێن و بە ئازادی شوکاریان بەڕێوە ببن. بەڵام ئیرادخان هەر دەبێ ژن خۆیان کچ خۆیان بێن و وەکو چۆن بێنە پێش بۆ ئەوەی دیفاع لە خۆ بکەن یان ئەم دیاردەیە قبول نەکەن کە بەرامبەریان دەکرێت پێش هەموو شتێک پێش یاسایەک پێش هەنگاوێکی دەسەڵاتدارانیان حکومەت دەبێ خۆیان بێنە پێشەوە و ڕێگا لێ بگرن وەنیە؟ بەدڵنیایەوە یەکەم هەنگاوی گرنگ کە ئێمە کاری بۆ ئەکرێەوە زۆری جەختی لە سەرەکەینەوە چۆن ژنان بچنە پرۆسەی بڕیاردانەوە، چونکە ئەگەر ژنان لە پرۆسەی بڕیاردانە بوونیان هەبوو ئەو کاتە بەدڵنیایەوە ئەو مەنزومانەیان ئەو سیستەمانی کە ژنان تیان زۆرترین راپۆرتەکرێ زۆرترین گویان لێ ئەگیرێ. لەبەرەوە یەکەم هەنگاو پێویستە ژنان بچن ناوەندی بڕیاردانەوە لە هەموو کایەکانی ژیانە بە تایبەتی لە کایە سیاسیەکانە. ئەمە بۆ خۆی هەنگاوێکی باشە بۆ یەکەم ڕۆشن بیرکردنی ژنان لەسەر بوونی کەیسەکە، دواتر دێتە سەر ڕێکخراوەکانی NGO، دواتر چۆن میکانیزمەکان لە ڕێگەی کەمپین بێ لە ڕێگەی هەر شتێک و میکانیزمەکان هەمووی ئەتوانێت بە ئاسانی بگیرێتە بەر. زۆر سوپاس ئیراد منوشەرسان ئەحمەد نووسەر و ڕۆژنامەنووسی بواری مافی ژنان و بەرپرسی ئۆفیسی یەکسانی جەندەر لە دیوانی پارێزگای هەڵەبجە. زۆر سوپاس. سپاسانەکەم، سپاس بۆ ئێوەش.